فەیلسوفی بەنێوبانجی ئەڵمانی فریدریک نیچە دەڵێت ئەو کەسەی ڕۆژێک لە ڕۆژان فێری فرین بێت دەبێت یەکەم جار فێری ڕاوەستان و بەپێ ڕۆیشتن و ڕاکردن و وەسەرکەوتن و سەما بێت. مرۆڤ ناتوانێت هەروە بە ئاسانی بفڕێت، بەڵام دەتوانیت سەما بکەیت. هونەرمەندێکی ئەکادمی سەمای بالەیە، خاوەنی چەندین بڕوانامە و خەڵاتی جیهانیە. 27 ساڵ لەمەوبەر هەستا بە دامەزراندنی یەکەمین گروپی سەمای بالیە لە شاری سلێمانی. زیاد لە 20 ساڵە لە تاراوگە دەژی. هاوکار لە ساڵی 2010 لە چەندین قوتابخانەی سەما وانەی سەمای بالیە و سەمای مۆدێرنی وتۆتەوە. ڕاهێنانی بە چەندین فێرخواز کردووە و کۆمپانیایەکی سەمای لە سویسرا دامەزراندووە. لە ماوەی تەمەنی هونەری خۆیدا لە شانۆ و بەرهەمهێنانی دراما و سەمادا هەم وەک ئەکتەر هەم وەک سەماکارێکی پرۆفیشناڵ کاری نواندن و مامۆستای سەمای مۆدێرن بووە. لە زیاد لە 50 بەرهەمی هەبووە. لە سویسرا چەندین پرۆژەی سەمای ئەنجامدا و لەلایەن سەمای مۆدێرنەوە پشتیوانی دەکرێت لە وڵاتەدا. ئێستاش میوانی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکایە. ئەم کاتت باش، کاروان عومەر، بەخێربەی بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس ئاسۆژیان، سپاس بۆ هیلاگبوونی ئێوەش. زۆر سپاس دەکەم. کاروانجان، شاد بووینەوە بە دیدارت جارێکی دیکە. هەڵبەت زۆر گرنگە بەلامەوە ئێستاکە بارودۆخێکی بە تایبەتی یەک ساڵی تەواوەتیە، بارودۆخێکی سەختە بۆ هونەرمەندان، بۆ سەماکاران، بۆ زۆرێک لە بوارە سینەمایەکان، زۆرێک لە بوارانەی کە پەیوەندی بە فەرهەنگ و بە کولتورەوە هەیە لە دنیاە و نمایشە گەورەکانی دنیاش و زۆرێک لە نمایشە گەورەکانی دنیاش ڕاوەستێنران بەهۆی ئەم پەتایەوە. بەڵام ئەبێ بپرسین ئێستا کاروان لەم ساڵەیە توانی چی بکە؟ کە ئایا کۆڤید توانی کاروان والێ بکا کە هێواش بێتەوە لە کارکردن، یان کاروانی والێ کرد زیاتر بگەڕێتەوە بۆ پرۆژە جوانەکانی وەک ڕابردوو و باشتریش؟ بەڵێ، بەڕاستی شتێکی ناچاوەڕوان کرا بوو کە ئاوا ئێمە با بڵێن ماوەیەکی زۆر لە ماڵەوە دانیشین و داببڕین لە هەموو کارەکانمان. دیارە من لە سەرقاڵی پرۆڤەکردن بووم بۆ نوێترین پرۆژەم. ڕاستە هەفتەی یەکەم و دووهەم وەکو پشوویەک پێویستم پێی بوو، بەڵام دواتر هەستم کرد ئەم دانیشتنە درێژە ئەکێشێ کە درێژەی کێشە ئەتەرێت تۆزێک لە با بڵێن تۆزێک لە دابڕانی دروست کرد. تاقە شتێککە بیرم لەوە کردەوە دەست بەمە نووسین لەلایەک، نووسین بەواتای نووسینی تێکست، ئەگە تێکستەکە سیناریۆ بێ، شێعر بێ، یاخود لەسەر بابەتی سەما بێ. دیارە سیناریۆ و شێریش ئەگەر بینوسم بابەتەکە لای من هەمووی سەمایە. دەستم کرد بۆ کارانە، بەڵام لە پاڵ ئەما چەندەها پرۆژەی ترم بنیادنە. یەکی لەو پرۆژانە دوێت سەمایەک بوو کە ئێمە دیارە بانگهێش کرابوون بۆ فێستیڤاڵی قەرتاج لە وڵاتی تونس، هەروە بێتۆ لە فێستیڤاڵی سەمای هاوچەرخ لە شاری ڕامەڵای وڵاتی فەڵەستین. بەڵام بە بۆنەی دیارە ئەمە دوای با بڵێن دابڕانی یەکەم کە شوێکمان بەبەرە هاتۆ توانیمان دەستکەین بە کارەکانمان، ئەم پرۆژانم بنیادنا، بەڵام دیسانەوە دواکەوتۆ. بەس ئێستا بیر لەوە ئەەکەمەوە بۆ ساڵی ئاین دەستکە هەمان شێوە ئێمە بانگێش کراوین کە دوێت سەمایە کە بابەتەکەی شکۆیە و ئەتوانم بڵم لەو بابەتە ئەڕۆمە سەر کۆمەڵێک پنتی گرنگ کە پەیوەندی بە ژیاری کولتوری و تا ئاستێکی باشیش نەتەوەی ئێمەوە هەیە. بەڵام شتێک هەیە ئەمێ باسی کەم پاڵ نووسینەکان و پرۆژەنەکانمان لە کۆتایی ساڵی پار دەستم کرد بەوانەی ئۆنلاین. تا ئێستا دوو کەسم هەیە، دوو فێرخوازم هەیە لە شاری سلەیمانیەوە. هەفتەی جارێک هەرێکیان بەجیا 2 سەعاتێک لەگەڵیانە وانەی سەمایان پێڵم. دیارەوە دەرفەتێکی باش بوو کە من هەر نەتوانم بڕۆم بەر مرۆڤەکان بکەوم و شوکاری خۆم بکەم، هەمووانەی ئۆنلاینم هەبێ. هەم لە پاڵ ئەوە خوێندنەوەیکی چڕپڕ لەسەر بابەتی سەما، نووسین، وەرجێڕان و دواتریش وەکوتم ئەو بابەتانی کە بۆ من زۆر گرنگ بوو کە زۆر کاتبیرم لێ کردەوە، نووسینی
سینەرۆی فیلم دیارە ئەمەیان زۆر زۆر تازێ بەڵام دیارە فیلمەکانیش فیلمی سەما بێت بڵێ کاروان هەڵبەت منەمێ بتگەڕێنەوە بۆ بەلایکەمەوە 21 ساڵی تەمەنت تۆ لە ئەوروپای ئەم لە ماوەی ئەم 21 ساڵی تەمەنتە توانیت هەم ببیتە خاوەن کۆمپانیایەک بۆ کۆمپانیای سینەما بە ناوی خۆتانەوە ئەمە لە هەمی گرنگترا و هاوکات و چەندین پرۆژەت هەبووە کە لە سویسرا و لە وڵاتانی دیکە کردوتن زۆرمان پێخۆشە لە دەنگی ئەمریکاوە باز دۆ پرۆژانە بکەین و گرنگی ئەو پرۆژانە بکەی کە تا ئێستاکە بەردەوامیشی تایە و لە ماوەی ئەو 20 ساڵەیە ئەنجامت داوە بەڵێ بەڕاستی سوژان خۆتە زانیت هاتنە دەرەوە بەدەست خۆمان نییە هەمومان ئێساش ئەو ئێوارەیەم بیر ناچێ کە دو ماڵاوەیم لە تۆ کرد لەناو شاری سلێمانی لە سەهۆڵەکە بەڵام لەگەڵ ئەوەی کە شارمان جێهێش بە هیوایەکی گەورەوە لێرە من دەستم پێکردەوە بە ئیش و کارەکانم دەستم کردەوە بە ئیش و کارەکان ئاسان نەهات بەدەستەوە بەردەوام من شتێک ئەڵێم پنتێک لە ڕووناکی زۆر دوور بەڵام لە نێوان من و ئەو پنتەیە چەنەها هەنگاوی سەخت هەبوو بەس ئەمزانی شتێک هەیە پێی ئەگەم یاخود شتێک هەیە بنیادی ئەنێم ئەوە بوو دەستم کردەوە بە کارەکانم تا لە ساڵی 2012 کۆمپانیایکی خۆم دامەزدان لێرە ئێمە سەر ئەوەی کە ئیش و کارەکانمان چییە لەم کۆمپانیا دیارە وەکو چۆن تۆ گوڵف فرۆشی دوکانێکی گوڵفرۆشی و هەیە ئەبێ هەموو جۆری گوڵەکانە هەبێ بۆی هەچ کڕیارێک ڕووی تێکردی ئەوەی هەبێت کە ئەوەی پێ ببەخشی کە ئەو داوایەکە من کاری هوەری وە ئابینم ناکرێت تۆ بەت سەما بکەیت وەکو بەڵێن بەس پیرفۆرمانس بکەیت بۆیە من کاری پیرفۆرمانسم هەیە ئەمە لە خۆی ئەگرێتەوە لە پرۆژەی گەورە و بچووکە باشە اینجا لە دەرەوەی هۆڵ هەمە لە ناوەوەی هۆڵ کارمان هەیە وە کاری ڤیددیۆیشمان هەیە اینجاەتە سەر وانەوتنەوەی مناڵان و گەنجان و بەتەمەنەکان لە شێوەی وەرکشۆپە لە شێوەی پۆلە بە هەمان شێوە کاری وەرجێڕانم هەیە لە بواری سەما کاری نووسینم هەیە لە بواری سەما و لە ئێستاشە پەلم هاویشتو بۆ ئەوەی تێکستم هەبێت کە وەک باس لە بابەتی سەما بکەین یاخود ئەمەوێت لە داهاتووە ئێمە فیلمی سەمامان هەبێ کە وەکو چۆن فیلم لە کولتوری ئێمە بەڕاستی شوێنێکی دیاری نییە یاخود هەوڵدانەکان زۆر گەورە نین یان ناسینێک نییە بۆ بڵێ ئەمە فیلمی کوردیە بەڵام من زۆر بەلامەوە گرنگە فیلمی سەمامان هەبێ بۆیە هەوڵدانەکان بەڕاستی لەم چوارچێوەیە خۆی بینێتەوە بەڵام لایەنێکی گرنگتر ئەوەیە کە من دەستم پێ کردووە گرنگجیدان بە مرۆڤی ئەماتۆر ئەو مرۆڤی لە ژیانی ڕۆژانە سەماکارە بەڵام ناتوانێت بچێت سەما بخوێنێت لە سەما ئەکادیمیەکە بەڵام خودای سەمای هەیە دیارە ئەم پرۆژانە هەم لە کوردستان هەم لە باڵێن لە سویسرایە ئیشم بۆ کردووە لایەنێکی تریشیان سەما چارەسەری کە ئەمە بەڕاستی هەر زۆر زۆر بابەتێکی نوێیە بۆ کولتوری ئێمە بۆ ئەوروپا شتێکی نوێ نییە لە دوای جەنگە جیهانیەکان سەما چارەسەری دەستی پێکرد بەڵام بۆ کولتوری ئێمە بە تایبەتی زۆر زۆر گرنگە لە ئێستایەک بە هەموو شێوەیەک جستە پاراوێز خراوە جستە دوورەخرێتەوە ئەوەی باز لە باڵێن ڕۆحانیەت و ڕۆحانی بوون ئەکرێت بۆ مرۆڤ ئەو نەباسی گرنگی جستە و گرنگی باڵێن تاگ ناکرێت بۆیە من بە باش مزانی ئێمە سەما وەک ڕێچکەیەک بێنین وەک چارەسەری بەکاری بێنین چونکە هیچ کەسێک نیە لە دوای سەماکردن غەمبار بوو بێ یا حەزی نەکرد بێ دووبارە سەما بکاتەوە هەر لێرەوە دیارە من ساڵی 2016 ئەم 3 ساڵە توێژینەوەیکی گەورەم کرد کە مانگێک ئیشکردنی بەر کوردستان کەوت و نزیکەی 2 ساڵیشکردن لە ناو سویستا و تەواوی ئەوروپایە بەڕێوە چوو بڵێ کاروان هەڵبەت یەک بابەت کە زۆر گرنگە بەلامەوە شێوازی ئیشکردنی تۆ لە بواری سەمایە لە هەم لە ڕووی ئەکادیمیەوە و هەم لە ڕووی سەمای ئازاد و مۆدێرنشنەوە شێوازێکی تایبەت بە خۆت هەیە
ئەمە لەلایەک لایەکی دیکەوە هەنگاوێکی گەورەت ناوە بەرەوچی بەرەو ئەوەی کە سەما لە هۆڵەکانەوە بینیتە دەرەوە بیهێنیتە سەر شەقامەکان ناو کتێبخانەکان ناو شوێنە گشتیەکان ئەمە چەند بیرۆکە و دنیابینێکی جیاوازی لە پشتەوەی و چەند پێشوازی لەیەکرێ بە تایبەتی لە سویسرا و لە ئەوروپا و هەم لە کوردستانیش. بەڵێ بابەتی سەما لە ناوە هۆڵە و چوونە دەرەوە لە هۆڵەکان بەڕاستی بۆ من خەونێکی لە مێژینەیە. ئێمە کە هەر لە ناو هۆڵەکانە هەناسەکانی جوڵۆ سەما قەتیز نەکەین بەڵکو بچین بەر مرۆڤەکان بکەین لە شوێنی ئیشکردنی خۆیانە، لە شوێنی پیاسەکردنیانە، لەو شوێنانی کە نان ئەخۆن، لەو شوێنانی کە ژیانی ئاسایی خۆیانە گوزەرێنن. ئەمە وەک بابەتی وەک بەرکەوتن بە بینەر و ئیشکردن لە ڕووبەری شوێنی کراوە. ئیشکردنی ئێمە زۆر جیاوازە وەک لەو ڕووبەرەی کە وەک شانۆی کە پێوتی شانۆی نەریتی بینەر لەلایەکە و شانۆکە لەلایەکە تێڕوانین لە ناو باڵێن 180 پلا خۆی ئەبینێتەوە یاخود نیوە بازنێ خۆی ئەبینێتەوە. تۆ ئیش لەسەر جوڵە و داڕشتنی جوڵە لە جیۆگرافیای شوێنە لەسەر شانۆ بە ڕووناکی و موسیک و سینۆگرافیا بەس لەو 180 پلایشەکەی. بەڵام کە ئەچیتە شوێنی کراوە بەرکەوتن بە بینەر بە 360 پلێ واتە لە بازنەیەکە کەواتە ئەرشی تۆ لەو کاتە گرانتر ئەبێ، ئەرشی تۆ گەورەتر ئەبێ. بەڵام جیاوازێکە لە چیایە ناتوانیت بەڕاستی ئەگەر ئەزمونێکی درێژخایەن نەبێت بتوانێت بچیتە شوێنی کراوە. دیارە ئەمە لەسەر ئاستی میکانیزمی زانستی ئەکادمی سەما من ئەم بابەتە باسەکەم. وەرگرتن لێرە بەڕاستی خۆتەزانیت هونەر بەگشتی لە ژیاری ئەوروپیا لە لای مرۆڤی ڕۆژئاوایی پێویستێکی ڕۆژانەیە و با بڵێن دەسەڵاتی ئاین لەلایەک و حیزب لەلایەک لێرە ئیش لەسەر ئەوە کە خۆشنودی بۆ مرۆڤ بێنێ و ژیانی مرۆڤەکان بەرەو پێش بەرێ و داواکاری مرۆڤەکان با بڵێن دەستەبەر بکە لە هەموو کاڵین داواکاری لە داواکاریە سەرەتاییەکان و بۆ گەورەترین داواکاری وەکو چۆن لێرە بۆ هەموو کارێکی پرس هەیە لە خەڵکی ناوچەکە. بەڵام بیرمان نەچێ مێژووی ڕۆژئاوا بە کۆمەڵە گۆڕانکاریە ڕۆشتووە لە دوای سەدەی ناوەڕاستەوە کە ڕێناسان چاپتۆتەکایەوە ئەتر لە سەردەمی مۆدێرنە و سەرەتای سەدەی هەژدە و ئێستا بەرەو پۆست مۆدێرن مرۆڤ لەوە دەرچووە خۆی قەتیسکا لە چوارچێوە مرۆڤ لەوە دەرچوو پرسیار نەکا. ئەمە شتێکی زۆر تازە نییە، ینی لێرە نوێ نییە لێرە بڵێ تۆ بۆ هەیە پرسیار بکەیت، تۆ بۆ هەیە دیموکراتی بی با بڵێن ئەو چەمکانە دیموکراتی ژیانی دیموکراتی ژیانی کراوە ئەمانە هەمووی با بڵێن مرۆڤی ئێرە تێگەشتووە دەسەڵاتی ئێرە ئەتر حیزب بێ یا ئاین بێ یاخود ئەو کەسانە بێ کە وڵات بەڕێوە بن لەوە تێگەشتون. مرۆڤێک لێرەیە لە ئێستاە ئەبێ پێویستیەکانی خۆی بژی، ئەبێ ئێستای خۆی بژی و ئەبێ ڕێزی بژیرە و شکۆی نەشکێنرێت. ئەم شکۆیە بەو شێوەیە کە لە مرۆڤبوونی خۆیان هەیە نەک ئەوەی لە دەرەوەی مرۆڤبوونی ئەو بۆی داڕژرێ و هیچ پەیوەندی بۆەوە نەبێ. بۆیە سەیرەکەیت کاتێک لای ئێمە لە شوێنی کراوە گۆرانی ئەوترێ سەما ئەکرێ تا ئاستێک کەسانێک بە ئازادی خۆیان نمایشەکەن ئەبێ بە با بڵێن هەڵایەکی گەورە لە پێناو چیایە شتەکان ڕوونە بە بۆچوونی من ئەم گردونەی ئێمە ئەم ژیانی ئێمەی تێئەژ بەردەوام لە جوڵایە و هەموو پێکهاتەکان لە بەرەنجامی جوڵەوە هاتووتەکایەوە. بەندێکی کوردیمانەیە مرۆڤ بە دانیشتن ماڵی وێرانە کەواتە کە ئێمە دانیشین ماڵمان وێرانە دەروونمان وێرانە بێت شارستانیەتمان پێش ناکەوێ دەوڵەتمان نابێ وڵاتمان نابێ ئەچینە ناوچیەوە
بەس سەیری سەرەوەیەک ئەکەین کە ئاسمانێکی شینە و تووشی زۆرێک لە خوراافە ئەبین سەیری خوارەوەکەین زەمینێکە بەڵام هەستەکەی تۆ بۆ ئەوانە لێرنیت کە پێکهاتی سروشتی ژیانی تۆیە تۆزێک قوڵتر بڕۆم کارل یونگ یاخود کارل گۆستاڤ یونگە دەرووناسێکی سویسریە زۆر جوان باسی ئەوە ئەکە ئەڵێ هەموو کەسانی بانگەشەی ڕۆحانی بوون ئەکەن هەوڵ دەدەن لە بەرجەستەی بوونی جەستە واقعەتی جەستە هەڵبێن چونکە شتێک هەیە کە ناوی جەستەیە و خەیاڵی جەستەیە ئێمە ناتوانین بیگۆڕین و شتێک هەیە بوونی خود با بڵێن دەرئەخات کە جەستەیە ئێمە لە جەستەوە کە هەستەکەین بوونی هەیە کە دوایین دەستی لێبین کە کەرەسەیەکە هەستەکەین لە زەویەوە هاتوین و ئەمە ڕاستیە کە ئێمە لە زەویەوە هاتوین لێرین کەواتە ئەبێ بژین من بەو شێوەیەتی ئەگەم یونگ پێمان بڵێت شتێک نییە لە جەستەیە تۆ ینی لەبەرەوەی جەستە نانی پێویستە جەستە کۆنتاکتی پێویستە کۆنتاکتەکان ئایا بە جەستەی مرۆڤ بووە بە پێکهاتەکانی ئەم گردونەی ئێمەوەیە کەواتە لە دەرەوەی وهمە لە دەرەوەی خەیاڵە ئەلەم و تێ ئەگەین ئەوانی باوەڕیان بە ڕۆحانی بوون و خۆ ئامادەکردنە بۆ ئەوەیەکی تر کێشەیان هەیە لەگەڵ جوڵەی جەستە یا کێشەیان هەیە لەگەڵ ژیانکردنە چێت دوجار بیرمان نەچێت جوڵەی جەستە واتە ژیانکردن ئێمە ئیشەکەین ژیانەکەین ئێمە من و تۆ ئێستا ئەدوێن ژیانەکەی ئەو کەسانی ئێستا لەسەر جادەکان پیاساکەن ژیانەکەن کەواتە ئەوەی کە ڕەتی ئەکاتۆ سەما چییە لە سەمایە ئێمە شتێکمان هەیە ئێمە ئەڵێن ئیش بۆ ئەوەکەین نەوەستین و ئەم نەوەستانە خۆی بۆ خۆی تر تۆ ئەگەیەنێت بە ڕوبەرەکانی تر تۆ ئەناسێنێت بە شوێنەکانی تر تۆوا لێ ئەکات پرسیارەکانە بێتەکایەوە ئەو پرسیارانەی کە ئەکرێ بەردەوام بۆ پێشبوونی ژیان بیکەیت. کاروان ئەمێ ئالێرا ڕاتگرم بابەتێکی زۆر گرنگە دووژان کاریگەری هەم سەما هەم کاری هوەری هەم کاری فەرهەنگی هەم پڕۆژە و چالێکی هوەری و فەرهەنگی و تا ڕادێکی زۆر جیاواز و مۆدێرنەکان کە ئەم چالاکیانە نمایی شەکرێ لە ئەوروپا لەسەر شەقامەکان لە شوێنە گشتەکان لە دەرەوەی هۆڵەکان بۆ نمونە چەند کاریگەری هەیە لەسەر شوناسی ئەو کللتور و فەرهەنگەی کە ئەو وڵاتی تۆی تیاژیان هەر وڵاتێکی دیکە کە تۆ سەفەری بووەکەی بۆ نمونە و چەند ترسناکیشە کە ئەو چالاکی هوەری و سەما یان ئەو جوانیە یان ئەو شتە فەرهەنگیانە نەبێت لە وڵاتێکا کە سەفەری بۆکەی بۆ منە گەشتی بۆکەی یان تایە ئەژی ئەمێ ئەو بەراوردە بکەین. بەڵێ ئاسۆژیان بیرمان نەچێت لە پەروەردەوە لە مناڵی با بڵێن باخچەوە یاخود لەوەی پێ ئەوە درێت با بڵێن گروپ یاریکردن مناڵ فێر ئەکرێت شتێک هەیە ناوی هوەرە شتێک هەیە ناوی کولتورە اینجا لە پێکهاتەی سەر جادەکان و لە ڕازانەوەی سەر جادە لە ماڵەکانە لە شوێنە گشتەکانە هەموو شارەوانیەک بەشێکی ناوی کولتورە جارێک ئەمە گرنگی ئەیە بە چالاکی کولتوری شارەوانی نەک حیزب نەک شوێنێکی تر باشە شارەوانی باشە لێپرساوە لەم بابەتە لە قوتابخانەکانە بەشی کولتوری هەیە قوتابخانە نییە بەشێکی تیانە بێت کە هوەر و کە کولتورە وەکو چۆن زانکۆ نییە وەکو چۆن ئەچیتە ناو نەخۆشخانەیەکەوە هەر لە تابلۆی سەر دیوارەکانەوە بۆ ئەو موسیقەی لە با بڵێن لە ساڵی نەخۆشخانەکە گوێت لێبێ هەستەکەی بە هەموو شێوەیەک هەموو شتێکیان ئەژمارد کردو بۆ گوێی ئەو کەسانەی کە بەو شوێنە تێپەڕەبن بۆ چێژ و سەلیقەی ئەو کەسانەی کە بەوێ تێپەڕەبن و ئەگەر دیقەت بی بەردەوام سروشت جوانە لێرە لەبەر ئەوەی شوێنی کۆبوونەوەی خەڵک بە شێوەیەک دانراوە هیچ زەرری نەبێ بۆ سروشت ئەمە بۆ باسەکەم سروشت ئەگەر سەیری سروشتی ئێمە پێ سروشتێکی زەر هەڵگەڕا و یاخود بەردەوام لە سووتان و لە ناوچوونایە و بیناو باڵەخانەکان ئەڕۆنە ناو سروشتەوە لێرە
بەردەوام سروشتێتە ناو شارەوە و سروشت شوێنی خۆی هەیە. ئەمە مەبەستم چی بۆ باسی سروشتم کە بیرمان نەچێت کاتێک تۆ سروشت ئەبینی لە هەموو شوێنێکتایە تۆ کەسێکی سروشتی ئەبی بە شێوەیەکی سروشتی ئەڕوانی بۆ هەموو ئەو شتانی لێت ئەڕوانێت. سروشتیش بەشێکە لە کولتوری مرۆڤەکان. کەواتە گرنگی دانەکان لە بناغەوەیە. ئەویستم ئەمە بڵێم بناغەی حکومڕانی ئێرە بناغەیەکی کولتوریە. باشە نمونەی کرد پێ بڵێم لە سەرەتایی کەڕەنتینەکانمانەوە ئەوەی باس کراوە ئێمە چۆن کولتورەوانەکان لێرە وا لێ بکەین وا لێ بکەین چی ئەوە هیچ بێ پارە نەبن پارەیان بۆ گەڕێتەوە ئەوە هیچ بێ پرۆژە نەبن وایان لێ بکەین پردێ دروستکەن بۆ دوای کۆرۆنا و تووشی دابڕان نەبن تا ئاستێەوەی تووشی خەمۆکی ببن. باشە دەوڵەت ئەوێت کولتورەوانەکانی چکە ئەزانێ ئەوەی کاری کولتوری ئەکا خەونی هەیە ئەوەی کاری کولتوری ئەکات ئیش لەگەڵ هەستا ئەکا ئیش لەگەڵ بەرکەوتن بە مرۆڤ ئەکە ئەمانە گرنگن بۆ کۆمەڵگا لێرەوە تێ ئەگەین. بۆ نمونە لەوە تی لای ئێمە نەک هەر پێشەوەی کۆرۆنا هەیە ئاسۆ من و تۆ لە وڵاتە بووین لەو شارە بووین کولتور لە کوێ بوو لە چ کونجێکە خەفە ئەکرا چێ دەسەڵاتی هەبوو بەسەریا گرنگی بە کێ ئەیرا ئایا ئەو کەسانی جددی بوون چۆن پەراوێز ئەخران لێرەوە تۆ تێ ئەگەی تۆ حکومڕانی و دەوڵەت و حیزبێک یاخود حیزبەکانت گرنگ نییە بەلایەنەوە مرۆڤ هۆشیار بێت کولتور مرۆڤ هوشیارەکە گرنگ نییە بەلایەنەوە مرۆڤ پڕ خەمۆکی بێت ئەوانیان مرۆڤەکان خەمۆک بن نەک ئەوەی بتوانن دەربڕن. کولتور بەشێکی گەورەی لە دەربڕین هەیە کولتور بەشێکی گەورەتری لە خۆت ناساندنایە. ئێمە حکومڕانیەکمانە ناوێت خۆی بناسێنێ نایەوێت بە هیچ شێوەیەک خۆی بناسێنێ بە دەرەوەی خۆی کە لە ڕێی هونەرەوە ئەمە زۆر گەورە ئەکرێت. پێم نەڵێن ئەم فستیڤاڵانەمان کردووە لەو وڵات و لەم شوێن و ئەگەر بین ئێستا تێبگەین چێ لەو فستیڤاڵانە باڵێن بوونی هەبووە شەهرەکیەکانیان چی بووە گەشتۆتە چه ئاستێ ئێستا بەردەوامە یاخود ئەمانە هەموو فستیڤاڵن بۆ کێ بۆ هونەرمەندی بن دیوار بۆ ئەو ڕۆشنبیرانی خۆیان حیزب ناوی لێناون لە ئەوروپا بەپارەی ئەژین زنگویان کاتۆ فستیڤاڵێکیان بۆکە کاکەمە فستیڤاڵ نیە ئەمە بەرەو پێشون نییە. بە هەر حاڵ بە شێوەیەکی گشتی ئێمە کە کولتورمان نەبوو واتە ژیانمان نییە کە ئێمە لە سەما و لە جوڵەکردن و لە گۆرانیەک لەسەر جادا نەمانتوانی هەرسیکەین کەوا تێگەشتین ئەمە شکۆی ئێمەشکانوە لەو کاتۆ تێگەین شکۆی مرۆڤی ئێمە لەسەر وەهمێک بنیادنراوە کە پێت ئەڵێ ئێرە مەرگە ژیان لەوەیە بەس من لێرەوە ئەڵێم ژیان ئەوە تا لێرە ئەوەیەک کە مەرگە پێویست ناکە لە ئێستای ژیانی ئێمە گرنگی پێبین ئەوەی گرنگە مرۆڤ لە ئێستایە لەگەڵ ئێمە لێرە کۆبۆتەوە و ئەبێت ژیانی سروشتی کە ئەڵێم ژیانی سروشتی هیچ مرۆڤێک لە دایک نەبوو لە دوا تێکستما باسیێوەکەم ئێمە لە ئاوی بە پیتا بووین و پێ ئەخێنە سەر زەویەکی بەپی تکایە ئەو زەویە بێفەڕمەکەن ئەو زەویە بەپیتە ئەو زەویە چەندەها درەخت و چەندەها بوونەوەری جوانی لێ هاتوو تەکایە و لەسەر دەمانێک ئێستا بێفەڕی مەکەن و ئەگەر ئەشێ بیکەن ناتوانن من لێرەوە پێیانەڵێم ناتوانن بە هیچ شێوەیەک. کاروان هەڵبەت دوایین پرسیارە بەڵام پرسیارێکی کە هەمیشە زۆر گرنگە بەلامەوە بە هەڵەیانە چوو بووم لە ساڵی 94 قوتابخانەی سینەمات لە شاری سلێمانی دامەزران کە بە هەڵەیانە چۆم یەکەمین قوتابخانەی ببوورە سەما بوو لە سلێمانی. ئەم خەونەت تا ئێستا کە لە ناو دڵی خۆتدا هەڵت گرتووە یان ئەم خەونە لە جێبەجێکردنایە و هەرماوە؟ بەڵێ پرسیارێکی گرنگ بوو ئاسۆژیان لەبەر ئەوەی بەداخۆ پێویست ناکە ناوبەرین لە ئێستاە بە هەموو شێوەگەیانەی ئەم مێژووە باس نەکرێت یاخود کەسانێک ئایانێ بڵێن ئەو مێژووە نەبووە بەڵام ناتوانە بەرەوەی ئێمە چەندها کەسەکان ماون تەلەبەکان کە مناڵ بوون دویان لە ئەوروپان ئێستا هەندێکیان گیانێکی ئاسایی خۆیانەچین
ئاسۆژیان لەو کاتا کە ئێمە ساڵی 94 یەکەمین کۆرسی بالێتم کردەوە لەگەڵ 3 هاوڕێی کە کاری مۆسیقایان کرد خۆیان خولی مۆسیقایان کردبوو کە ئەویش هاوڕێیانم عەلی و شیروان و شێرکۆیە دەستمان کرد بەو یەکەمین هەنگاوە بەو هیوایی کە ئەمە وردە وردە ئێمە ئیشی بۆ بکەین و گەورەیکەین ئەوە بوو کۆرسی دووهەمی بە دوایە هات هەوڵماننا لەو بەینا هەوڵمانەیە لەو کاتا ئەتر خۆتە زانین دوای 94 چیە هەموو شەپۆلەکانی شەڕی دژبەیەک و خۆکوژی و ئەمانە وردەوردە لە دروست بوو نابوو تا لە 98 من خۆ بەخۆ لە مەڵبەندی میدیا خۆلی بالەی سێهێنشم کردەوە ئەو کاتە هاتمە دەرەوە لە دوای ئەوە نەمتوانی بمێنمەوە بەڵام ئەم خەونە حەزەکەم شتێکی تریشت پێ بڵێم بەردەوام لە ساڵی 2008 کە بۆ یەکەم جار گەڕامەوە خۆشە ئاگداری یەکەم وەرشۆپم لە بواری سەمای مۆدێرنە پێشکەش کرد لە یەکەم گفتوگۆمە باسی ئەوم کرد من ئەتوانم قوتابخانەیە دروست بکەم لە ئێستاە کە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێن بتوانن لەو قوتابخانەیە هەر کەسێک بێوێ بڕوانامە وەرگێت تا هەو ئاستە بە شێوەیەکی زۆر ئەکادمی و تۆکمە بەداخەوە من ساڵی 2007 کە ئەڵێم بەداخۆز کە زۆر ئازاریە زۆر ئیشم بۆ کرد لاک بوو لە ساڵی 2007 کە من گەڕامەوە ئێرە ئیشم بۆ کچی کرد بۆ ئەوەی کە ئەگەڕێمەوە سەماوەکو دامەزراوەیەک دابمەزرێنم لە سلێمانیە تکتی تیارەمە بوو لە دوای ڕووداوەکانی ڕێفراندۆم و ئەوەی لە کەرکووک ڕوویە فڕۆکە خانەکان داخرا منیش کانسەرۆنم بۆ بە ئازارێکی زۆر و کانسڵی تکتەکەم بکەمەوە پرۆژەکەم ئامادە کردبوو بە گرێدانی بە سەما ئەکادمی شاری زوێرخۆ لێرە پرۆژەکە ماوە پرسم کردبوو بۆ کۆمەڵەشت نامێ بە تەواتی وردەکارەکەی باسکەم ئێستا بەڵام ئێستاش ئامادەیە ئێستاش هەلو هەوڵام بەڵام بڕیارم ماوە لە ئێستاە لە سەفەرێکا کە بە نزیکانە بیکەم هەوڵێم ئەو خۆ بەخۆی خۆم بیکەم بەڵام لەوانەیە پێویستە بە یارمەتی چەند کەسێک هەبێت هەوڵی بۆ ئێم بزانم بەکوێوەگە چا بەڕاستی ئەمەوێت ئەو پرۆژەیە بکەم چکە بە پرۆژێکی گرنگی ئێزانم و ئەو پرۆژەیە ئەکرێت بێ بە پرۆژێکی بناغەیی دیارە من کاڵم وردەکاری ناڵێم چکە بەڕاستی زۆر من بە دامەژداوەی ئیشم بۆ کردووە بناغەکەیم داناوە ئەوەی ماوەتەوە من دەستێک درێژکەم و دەستێک بێت ئەگەر بەس ئەمە دەست خاتەداوە دەستم بەسە من ئاڵم ئەوی جواب بزانم زۆر هیم نییە کارێکی زۆر قۆرز نییە بەس پێویستم بۆ هەیە کەسێک تێبگا و دڵنیام ئەیگەن شوێنی خۆی بەڵێ کاروان هیواخوازین نەکەرم خەونە و هەموو خەونە جوانە ئەکادیمیانەت بێتە دی هەم لە شاری سلێمانی و هەم لە تەواوی کوردستانە زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا هەر بژی زۆر سپاس بۆ تۆش ئاسۆجان دەرفەتێکی باش بوو بۆ ئەوەی بەڕاستی بەردەوام ئێمە باس لە سەما بکەین چونکە بەڕاستی گرنگێکی خۆی هەیە سەما تازە لە کولتوری ئێمەیە خەونەکانی سەمای شارێک زۆر دەمێکە دەستی پێکردەوە ئەبێ بردۆ واڵایکەین و گەورەتری خۆشت بەشێکیلەوە لە زەمانێکی زۆر تۆ یارمەتی دەربوویت بیرم دێ لە ساڵی 2008 بەبێ یارمەتی تۆ زۆر شتم ناتوانی بکەم و ئێستا سپاس بەردەوام بەسەر مەکەیتەوە لە چاوپێکەوتنەکانە زۆر سپاس هەموو جوانەکانت ڕامان دەگرێت لە بەردەم هەماهەنگێکی جوانە کاروان عومەر هەر بژی زۆر سپاس ئاسۆژیان کاتێکی خۆش زۆر سپاس